ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشکەش پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێتی علاقاتەکە بەرهەتێن. سڵاوتان لەبێ بەڕێزان، خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەری کتێب پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڕێزان ئەمڕۆ باس لە نرخی کلینیکیە پزیشکیە تایبەتەکان دەکەین لە هەرێمی کوردستان، واتە عیادە تایبەتەکانی پزیشکان لە هەرێمی کوردستان، و ئەو نرخەی کە چەندین ساڵە باس لە زۆرەکەی دەکرێتەوە، باس لەو دەکرێت کە زۆرەوە دەبێت کەم بکرێتەوە. ئێمە باس لە تەوەرێک دەکەین کە تایبەتە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات بۆ یەخستنی نرخی ئەو عیادانە لە کاتێکدا کە جیاوازیەک هەیە لە نرخەکان، و بە شێوەیەکە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان پێشتر لە بەرنامەی تریان ئاپیدا باس کراوە کە نرخەکان بە شێوەیەکن کە هاوڵاتیەک یاخود کەسێکی نەخۆش ناتوانێت ئەو هەموو بەڕەپارەیە بدات کە بۆ ئەو زۆرە، و ئەماش وا دەکات کە هەندێکی شتی تری پەیوەست بە نەخۆشەوە کە دەچێت بۆ کلینیکێکی پزیشکی هەندێک پشکنی تری بۆ دەکرێت، ئەمەوە دەکات کە پارێکی زۆر لەسەر ئەم کەسە بکەوێ و نەتوانێت هەمووی بدات. لە کاتێکدا کە هەندێک کێشەی تایبەتی ورد هەیە سەبارەت بە هەندێک لە کلینیکە پزیشکەکان دەکرێت قسەی لەسەرکەن، ئەویش ئەوەیە کە کەسێک ئەگەر نەخۆشی پزیشکە بێ و چەند جارێک یاخود مانگی جارێک دوو جار چەند جارێکی تر سەردانی بکات، هەمان ئەو نرخە دەدات بە پزیشکەکە، و ئەمەوە دەکات کە ئەم کەسە حسابێکی تایبەتی بۆ نەکرێت کە ئەمە نەخۆشێکی بەردەوامی ئەو پزیشکەیە، و وا بۆی ئەژمارەکرێت کە ئەمە وەکو وا بێت یەکەم جارێتی سەردانی ئەو شوێنە دەکات. ئەم نرخانە لە کاتێکدا بەڕێزان کە وەزارەتی تەندروستی چەندین ساڵە وەکو سەندیکاکان، وەکو وەرخراوەکان، وەکو هاوڵاتیانیش کە ئاماژەیان پێداوە باس لە ضرورەتی پێویستی یەخستنی ئەم نرخانە دەکەن، و باس لە ئەوە دەکەن کە دەبێت کەم بکرێتەوە لە کاتێکدا کە تا ئێستا نەبینراوە هەوڵێک هەبێ بۆ کەمکردنەوە یان یەخستنی سەرجەم نرخی ئەو عیادانە، لە کاتێکدا کە وەک ئاماژەمان پێدا ژمارەیەکی زۆر هەیە لەو عیادانە پارێکی ئێجگار زۆر لە نەخۆش وەردەگرن، و بە شێوەیەکە کە زیاترە لە هەندێک شوێنی ترکە هەندێکیشان پەیوەندی بە ناوبانگی ئەو پزیشکەوە هەیە کە ئەمەش وا دەکات پارەی زیاتر وەردەگرن. بەڕێزان، حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی دەبێت چی بکات بۆ یەخستنی ئەم نرخە لە کاتێکدا کە وەک ئاماژەمان پێدا چەندین ڕێکخرا و سەندیکا هەیە تایبەت بن بوارە بۆ شوورەکانی ئێوە هیوادارنی وا بێت کە زیاتر پێشنیاز بێ بۆ ئەوەی چی بکرێت بۆ ئەم لایەنە هیواداری قسەکان بگەنە جێ خۆیان و داواکاری و پەیامەکان وەکو خۆیان بگەن بە شێوەیە کە بەڕێزان هەروەها داوا دەکەین کە زۆربەی پەیوەندەکانتان تایبەت بێ بە تەوەرەکە بۆ ئەوەی کاتی زیاتر تەرخانکە بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت لەسەر ئەم تەوەرە قسەکەن. هەر وردەکاریکی تر زانیاریکی تر هەبوو ئێمە بێگومان دواتر باسی لێ دەکەین. بەڕێزان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەنامنیشانی facebook.com/ناریە-tv دەتوانن ڕاو تێبینی سەرنجەکانی خۆتان بنێرن، هەروەها بێگومان دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە بەشداری بکەن لە پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڵێ بەڕێزان، شڤان لە هەولێرەوە یەکەم پەیوەندیمانە. سڵاو لێبێ کاک شڤان، فەرموو. چۆنی برۆ باشی؟ زۆر سپاس دەکەین کاک شڤان. برۆ مثبت تەوێگیرەت و بێژن بەرنامەکە دەستخۆ بەرنامەکە بکەین. بەڵێ کاک شڤان، سپاس دەکەین. ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی تکایە بۆی بەباشی گەمان لێ بوو. بەرنامەکە نازانی دووراویجی چییە؟ ڕۆستیۆگەمە گوێمە لەسەر نەبوو سەر بەرنامەکە کۆنسبەت چ بوو؟ بەڵێ بەڵێ ئەلۆ بەڵێ کاک شڤان، گوێمان لێتە. بەڵێ سپاس بۆ کاک شڤان لە هەولێرەوە. دیدار لە قەسرۆکەوە، سڵاو لێبێ کاک دیدار، فەرموو. بەداخەوە پەیوەندەکەی پشراوە. حاجی لەتیف لە دەربەندیخانەوە لەگەڵماندا. سڵاو لێبێ کاک لەتیف، فەرموو. زۆر سپاس مەمنونم. وڵا کاکە ئەرکی وەزارەتی تەندروستی بە گوێرەی پێویست هیچ لە گوێرەی پێویست نیە، تا ئێستا نرخیان نییە لەسەر دەرمان. مەڵهەمێک لە دەربەندیخان کرومانە بە 4000 لە سلێمانی بە 4000 ئەمە یەکێک لەوانە. حیادەکانی دەربەندیخان بیپاقەی دکتۆر هەیە بە 15000 دکتۆر هەیە بە 10000 هیچ لێپرسینەوەیەک نییە. بەڵێ
لە خستەخانەکان هیچ دەرمانێک وەک پێویست نییە دەرمانی باشی لێ نییە هەرچیەکت بۆ نووسنی یەکسەرە بێ بڕۆی لە دەرەوە وەریگری ئێمە توانین خەڵکەیە فەقیرە خەڵکەیە نەدارە هەرکی حکوومەت چییە لێرە یعنی وەزارەتێک وەزارەتی تەندروستی ماوە نەتوانێت هیچ ئیشێکی وەزارەتەکەی بەرێت بەڕێوە هیچ ئیشێکی بریکە تەندروستەکان بەڕێوە بات دەرمانیان وەک پێویست نییە هەتا ئێستاش دەربەندیخان دکتۆری خوڕوجۆلوتی تیانە نەخۆشە بێ لێرەوە هەموو جارێ بڕوا بۆ سلێمانی هیچ بارەی تەندروستی پێشکەوتو نییە لە دەربەندیخانە هیچ شتێکیان وەکو پێویست نییە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت مام قادر لە هەولێرە لەگەڵماندایە فەرموو مام قادر. ئەو کاتت باش هەموو کاتێکت باش مام قادر. برای بەڕێز ئەمان داواکاریەکم هەیە ئەمە نازانم نە حکوومەت سەحری دادنێ نە سەحری لە سەفەر دەکرێت ئەو هەموو دکتۆرانەی ئەزنەبی هاتینەکە کە بە وەرەقە و دووەرەقە تێنەگەی کار دەکەن بەرخیا دەکەنیان ئەوانە لەسەر چه ئەساسێک لەسەر چ پێوەرەک لەسەر ئەو هەموو ڕیکرامانەیان لۆ دەکەن زۆر دکتۆرەکانی ما لەسەر دەچوینە کاکە بڵگەمیدن دکتۆرەکانی ما دکتۆری خراپ نینە برام بەڵام ئەمە ئەو هەموو دکتۆرانەمانینە ئێستاکەوەکی کابرا گوتنی بڕۆ بزانە فەرموزەرێکی کلێتیان کردیا لە هەولێرێ ئەوڕۆ منداڵەکەم مرد پازەوەی چوە ئێرانی و پازەوەی گەڕاوە و تێنەگەی ئەوە بەڕاستی ئەوە جەریمەیە ئەمە مەزاری ئەوەی بدەین نرخیش با پێدا ناندرێ لەسەریان فەرزکردینە کاکە ئەوانە دێن هەموو شتەری بەڵا سپاس بۆ مام قادر لە هەولێرەوە لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕەوەند شەفیق نووسیوتی سڵاو پێویستە حکوومەت هەوڵی تەواو بدات بۆ دانانی نرخ لەسەر دەرمان و بینینی نەخۆش لەلایەن دکتۆرەکانەوە چونکە من خۆم یاریدەدەری پزیشکم ئاگاداری تەواوی بابەتەکەم ئەمە تێبینی ڕەوەند شەفیق بوو. ئەحمەد لە کەڵەکەوە سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو. ئەم کاتە باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاک ئەحمەد. باشە زۆر سپاس دەکەین. سپاس بۆ تۆ ئێوڕۆتان. سپاس بۆ تۆش کاک ئەحمەد. تێبینیەکمان هەبوو لەسەر دکتۆران. بەڵێ حکوومەتی هەرێم پێویستە لەسەر حکوومەتی هەرێم چارەیەک بۆ ئەم دکتۆرانە بکەیان حەدێکیان بۆ دانێ ئەدەچی بۆ عیادەیان کەشفیاڵێن بە 30,000 کاکە 30,000 مەسئولەکانی حکوومەتی هەرێمی کوردستان معاشێکی باش هەیە ئایا فەقیر چ بکە؟ ئەی فەقیر چ بکە؟ فەقیر ڕۆژانەی 20,000 15,000 ئیش دەکە پێکرێ کەشفیە 30,000 بدە یان بچێ بای 100,000 دەرمان بکرێ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە حەدێک بۆ ئەم عیادانە دانێ بۆ ئەم سۆنارانە دانێ بۆ ئەم کەشفیە دانێ. زۆر سپاس بۆ تەوەری ئەوڕۆتان. سپاس بۆ کاک ئەحمەد لە کەڵەکەوە ئەیاد لە خانەخین و لەگەڵماندای سڵاو لێ بێ کاک ئەیاد فەرموو. ساڵت بەشەم کاتەوە باش کاک. زۆر سپاس دەکەین کاک ئەیاد هەموو کاتێکت باش. بەڕاستی دەستخۆشی بەڕامەتان بێت. زۆر سپاس دەکەین فەرموو کاک ئەیاد. قوربان بەناوەی ئەو بەرانەکە بۆ نرخەکان بەڕاستیش بەر باشی ئاوەڕێک لەوتانە نایەتەوە بۆ نمونەسێکی وەکو من ئەو لە خۆم نەخۆشیەکە لە گیانمە شما بۆ وڵای دکتۆر ئەڵێ بە 34 ڕقم بۆ دیچاگەکەی ئەی معقولە شتی وە من 34 وەرەقە لە کوێبێکی وەکو فەقیرێکی و من یاخە بۆ نمونە من پارەم هەبێ ئەی با فەقیرێکی تر چی بکات داوا لە حکوومەتی هەرێمەکەم بەم شتانە ئاوەڕێک بۆاتەوە چای لەسەر فەریق بەم فەقیرانە یاخود ئەم دکتۆرانە بۆ تاکەی ئەم شتانە بۆ بڕات ئەم گەندەڵێ تا بڕات حکوومەتی هیچ ئاوەڕێی لەم شتانە نەواتەوە. زۆر سپاس بۆ وێش. زۆر سپاس بۆ کاک ئەیاد لە خانەخینەوە بەرەزان دەپرسین ئایا چوونی ئەو زۆر نەخۆشە بۆ کلینکە پزیشکی تایبەتەکان ئەمە ئەومان پێ دەڵێت کە ئەو بنکانەی یاخود ئەو نەخۆشخانانەی کە تایبەتن بە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود نەخۆشخانەی حکوومین پێداویستیان کەم تێدا یاخود سەرجەم چارەسەرەکان نەخۆش ناتوانێت وەری بگرێ بۆیە پەنا دەباتە بەر پزیشکێکی تایبەت یاخود کلینکێکی تایبەت ئەمە لە کاتێکدا کە هەندێک پەیوەندیمان بۆ هات تایبەت بەوەی کە باس لەوە دەکەن کە هەندێک کەس کە سەردانی نەخۆشخانەیەک دەکات لەگەڵ پزیشکەکەیە با نەڵێن ڕێکەوتن بەڵام پزیشکەکە وا دەکات کە ئەم کەسە سەردانی عیادەکەی بکات بۆ ئەوەی لەلای ئەو بێ ئەمە ئایا کەواتە نەخۆشخانە بۆچی پێویستە دەبێت چاودێری تێدا بێت و وەزارەتی تەندروستی دەبێت وەڵامێکی هەبێت بۆ ئەوەی کە نرخەکان کەم بێت ئەگەر بەم شێوەیە ئەگەر نەتوانرێت لە ناو نەخۆشخانەکاندا چارەسەری پێویست بۆ ئەو نەخۆشە وەربگیرێت بۆچی وا بێت کە نرخەکان زۆر بن لە
عیادەکاندا یاخود لە کلینیکە تایبەتەکاندا. کاک حەمید لە هەولێرە لەگەڵماندا فەرموو کاک حەمید. هەولێری پایتەختەوە. زۆر سپاس دەکەین کاک حەمید. دیارە تەوەرێکی زۆر باشە، بەڵام وەکو ڕووناکبیرانی قەڵەم دەڵێن بۆی بتوانین کە زیاتر تشک و ڕووناچی بخێنە سەر بابەتەکەت داواکارم کە کاتی زیاترم بدەیتەیە. فەرموو کاک حەمید. بەڕای من بەڕاستی هۆکارێک ئەوەیە کە نەخۆشخانە حکوومیەکان نۆژەن نەکراون، سقە و متمانەی خۆیان لەدەستداوە. دکتۆری زۆر باشمانەیە. کاک حەمید دەتوانێت نەخۆش متمانە بە نەخۆشخانەی حکومی ناکە؟ متمانەی نییە بە نەخۆشخانەی حکومی؟ بەڵێ ئەو متمانەی لەدەستداوە بۆ نمونە وەکو نمونەمان پێ بێ سەمپڵمان پێ بێ نەخۆشخانەی خۆزگاری تەماشا دەکەی دکتۆر و زەراحی زۆر باشمانەیە. یعنی دکتۆر نەشتەچی گفتوگۆی نەخۆشە دەکاوە خزمانی سلێمانی دەڵێن بەشی ڕاوەچۆلەکەیەک بەردەردێنێ لە هەمان دەموادی تحقیمی لانیە پێش دەستکاریکردنی نەخۆش دوای دەستکاریکردنی نەخۆش تحقیمکە تۆ کە بچیتە دوکتۆری سەرتاشێک تەماشا دەکەی کابرای سەرتاش هەندێک دەرمانی تحقیق بۆ پشتەمەل و پەناگوێ و سەرۆردێنی کابرا دواتر دەچیتە ناو نەخۆشخانەی ئەگەر بۆ زیادکەی دەچیتە ناو خۆشخانەی هەر کە کار دەخەیتە دراوەندی ئەو نەخۆشخانەیەوە قەدەکان ئاسانسێرەکانی تێکچۆ گەریشیش بکە قامچی شادەر ڕۆ دەچێتە ناو بکاتەوە یعنی دڵ ئەگەدات خۆی کارەبانە بگرێ یەکشەکە بە قادرمەکاندا سەر دەکەوی بۆنی ئاودەست بێتەن بەرلوتن ئەوە دیگەنەوە کە باسی بەمانای بنکەی فابوون و کاشی مۆزایکی ناو ئاودەستانەتەکان هەموو تێکەوتووە هەموو تێک شووە دواتر ئەو دۆشەکە هەموو ئسفنجی بەدەرێ هەڵدراوە تەماشا دەکەی شاوکە دادێ تەکۆ مێشولە وەک هەلیکۆپتەر بەسەر سوڕێتەوە مشەبەکانی تێکچووە تەرێلەک تێکچووە دواتر کە دادێ مشک تەواکات عاسەی شەو ئەوە بەسوڕێتەوە بەعرەزی خۆی بەناو قاشەکاندا هیوادارم بەیانمێنەکانی خۆتان بتن ڕوومانی ئەو نەخۆشخانەیە بکەن کاکە خۆ پارتیتان خۆڵکە نییە با دوو کتێکیان پێکەوە کاکە خۆ ئەگەر تۆ پێ ڕوومانی ڕاستیەکان بکەی بەخوا حەبسیش دەکرێت سەریشی دەردەکەوێت هیوادارم ئەو قسەی من تا ئەو کاتەی کە بەداگاتن دەکرێت گومانە سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە پێشەوا لە سلێمانیەوە سڵاو لێبێ کاک پێشەوا فەرموو کاتێک باش کاک شوانجان زۆر سپاس دەکەین کاک پێشەوا ئەگەر بوارم بێ من لەسەر دوو خاڵ قساکەم فەرموو بەڵێ باوکی خۆم نەخۆش و بردم بۆ تەواریەکە بەڵێ ڕابکە ینی یەک پارچە حەتیان نایە بە پێ هیچ فەحس و هیچ شتێکتان کاکە ئێوارە بڕۆ بۆ عیادەی فڵانە کەس بەڵێ کاک پێشەوا یعنی ئێمە کەرتی تەندروستی گشتی و حکوومیەکانمان ئاوانی کرێت چی ئەمەلێکمان پیان بێ جا دووەمیش بەرپرسانی تەندروستی بۆ نمونە وەزیری تەندروستی یعنی دڵسۆزی لەوپایەکەیەتی نەک پیشەکەی چونکە ئەبوایە لەسەر هیچ نەبوایە لەسەر ئەم دۆسیەی دەرزی ئەڤاستینەکە کارمەندی تەندروستی خۆی بە قاچاق دەرمانی کڕێوە ئەبوایە هیچ نەبوایە استقالی پێشکەشکردن بەڵام لە وڵاتی ئێمە ئەوەنە دڵسۆزی پلە و پۆستەکەیانن یعنی لە ئاستی خزمەت وینا ناتوانن دەستبەرداری هەنێ مافی خۆیان بن لەبەر مافی هەوڵات بەڵێ دەستە خۆش زۆر زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت مصلح لە دهۆکەوە سڵاو لێبێ کاک مصلح فەرموو چۆنی بەڕێز باشی زۆر سپاس دەکەین کاک مصلح وڵای کاکە بەنسبەتی ئەو نەخۆشناخانە ئەهلیەکان لە هەموو منطقەی کوردستان ڕاستی ئێمە داوا لە حکومەتی حرێمی کوردستان دەکە لەژنێکی پێک بینیم بۆ ئەو تشتانە ئەو فەقیرانە دەچنە لەوێرە کاکە بیتەقەکی زۆر گرانە شتێکی دیجی هەیە مثلا دەڵێن بڕۆ لەو سەیدایە سەیدەلەکانشی هەیە خۆتانە یعنی کو دەرمانەکان گران و فەقیرەکان تێهاڵۆی زۆربەی جۆرە من دەچم دەکرم دەرمانەکە معاشم من هیچ مشکلم نییە بە زۆربەی فەقیرەکان ناتونە بکردن وجا من داوا حکومەتی هەرێم بکەم لیژنێک دیرچووی هەبیتن کاکە بیت لیژنە هەبیت بڕۆ لەسەر ئەو سەیدەریەکان بگەڕێتن بزایتن ئەو خەڵکە چیەکە دەرمانەکان بەچەند یعنی کو گوناح حاجی لەبەر ئەو فەقیرەکان وڵی زۆربەی جا دەچمێرە بەخۆی خەریکە بکەین کمەگیری پارەپینە یعنی کو دەرمان پێویستی خوب بەرخستین بەڵێ سپاس بۆ کاک مصلح ڕێباز لە سلێمانیەوە فەرموو کاک ڕێباز بەڵێ کاک ڕێباز ئەم کاتتان باش هەموو کاتێکت باش فەرموو وڵای کاکە بەنسبەتەوە هیچی نەگرێدراوە بە یەکەوە نیش ئەلو بەڵێ گوێمان لێتە کاک ڕێباز هیچی گرێدراو نییە بە یەکەوە هەموو پارە خواردنە ئەچی بۆ خەستەخانەڵێ عەمەلیاتێکم پێویستە عەمەلیاتەکەت بۆ ناکە کەچی بۆ ئەهلەکە لە ئێستا عەمەلیاتەکەت نەکەی فڵان کەس ئەمرێ فڵان کەسی لە دەستە چێت
بەداخەوە پەیوەندەکەی کاک ڕێباز بچڕای وادارم توانێت پەیوەندی کاتەوە. شکر لە بەردەڕەشەوە فەرموو کاک شکر. باش کاک شوان زۆر سپاسەکەم کاک شکر. دەربارەی ئەو بەرنامە بەڕاستی چڕخابەیەک نییە. بەڵێ بەڕامێکی زۆر جوانە بەس پایی چڕخابە لەسرە و ئەوەکەی دکتۆر نییە مەتەڵەن کاتی دەچێ ژۆرێ نییە کاتی دەچێ ژۆرێ چارەسەرەکانت بۆ ناکرێت کاکەوەرە بۆ محەڵ احتیمال عملیاتی پێویستە لە مستەشفە بکرێت لە مستەشفەی حکومیەکان نا وەرە بۆ مستەشفەی مەتەڵەن نەهەلیەکان لە هەولێر زۆر جار ئەم کوڕێکمە بێ عملیاتم کرد گوتی کاکەوەرە بۆ مستەشفەی سەردەم بە نزیکی 4 ملیۆن عملیات کرد بەکی کابرایەکە بتوانای نەبیت ئەگەر نان لە مستەشفەی حکومیەکان بکرێت احتیمالە بەلاش بۆی بکرێت بە 100,000 بۆی بکرێت تا پێخلاص بێت کابرایە پێچان نابیتە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕنامەکەت مەمنون. زۆر سپاسەکەن سپاس بۆ پەیوەندەکەت شەمێران لە هەولێرەوە لەگەڵماندا فەرموو کاک شەمێران. ئێوارە باش بەخۆڵان. ئێوارەت باش کاک شەمێران. کاکەگیان نازان بابەتەکان هەموو تێکەڵەوە بەسەرێکە. یەک ڕاستی هەیە با بڵێن حکوومەت گەندەڵە قەیچێکە باشە هەمووتمان گەندەڵە. یعنی لەگەڵ ڕێزمان میلەتێکمانەیە عەقڵیەتی میلەتەکە نوقسانە کاکە. تکایە کاک شەمێران با بەناوی میلەتەوە قسە نەکەین و وشەی ناشرین بەرامبەر بە کەس بەکارنهێنین. نا وشەی ناشرین نابە قوڕۆ میش کوردم و میش خەڵکیێرم معقول خەڵک خوا فڕێبا معقول خەڵک ڕووی پاکاتە و کرێنسەکەی فڕێبا یعنی خەڵکەکە ئەوە نانێ خەڵکەکە پاکوت هاوکار نییە یعنی بۆ ئەوێ و کۆروبا نەبێ یعنی بۆ من هەفتەی پێشوو لە هەولێر چوومە سەرای دکتۆرێک بۆ فەحسێک سێ کەسی بێتەوە کردوتە ژوورەوە یعنی دکتۆرێک شماوەسە شەربەت حەسەن ئەڵێ ئەم وڵاتەی ئێمە پڕ لە سەدەهات مامۆسا و دکتۆری نەخوێنەر وەڵڵی ڕاستەکە ئەنی معقولە تەوسیان خۆش بەجارە پێکەوە ژوورا کرد لە هیچ شوێنێکی دنیا نیە لە بۆتوزارە نەبێەوە ڕاکە یعنی کێشەکە ئەمە هەمووی یەکی کردوتەوە. سپاس دەکەین کاک شەمێران ئێمە داوای لێ وەرنەکەین مەبەستمان ئەوە نییە کە جەناب قسەکان پێ بڕین بەڵام هیوادارین جەناب تو ئەو کەسانش کە پەیوەندیەکەم چەندین جارە باسمان لەوە کردووە کە هیوادارین بە ناوی کەسەوە قسە نەکەین و وشەکە ناشرین بوو بۆیە من وتیشمەوە دوبارەشم کردەوە ناشرین بوو بۆیە ئەمە قسەکەمان پێ بڕی بەڵام هیوادارین ئێمە لەگەڵ ئەوەشدا بەڕێزان ڕێزمان هەیە بۆ هەموو پزیشکان ڕێزمان هەیە بۆ هەموو ئەو کەسانی لە وەزارەتی تەندروستیدا کار دەکەن بەڵام کێشەیەکە پرسێکە کە هاوڵاتی بەلایەوە گرنگەوە پەیوەندی بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیانەوە هەیە کە ئەگەر ئێستا سەردانی هەر شوێنێ بکەن لەو کلینیکە پزیشکانە دەبینین کە ئەگەر مبالەغە نەکەین دەیان کەسی لێیە ئەگەر ڕۆژانەش نەبێ ئەو دەیان کەسە بەڵام ئەمە لە کاتێکدایە کە ئەم نرخانە ئەگەر زۆر بن یان کەم بن ئەگەر باس لەوەش نەکەین باس لە زۆری و کەمی نەکەین باس لە یەخستن دەکەین ئێمە پەیوەندیمان پێوە کراوە ئاگادارین کە لە پارێزگایەکی ئەم هەرێمە نرخی کلینیکێکی پزیشکی هەیە 100,000 دینارە ئایا هەر نەخۆشێتوانێت سەردانی ئەو شوێنە بکە کەواتاوە دەتوانین بڵێن ئەوە پزیشکێکی زۆر تایبەتە بۆ هەموو کەسێک نییە گەر وا بێت بۆیە 100,000 لەوچە زۆر بێەوە ئێوە دەتوان قسە لەسەرۆ بکەن کە هەندێک کەس حاڵەت هەیە یاخود سەردانی شوێنێکی کردو دەتوانێت باسی کە بۆ ئەوی ببێ نمونەوە بەڵگە لەسەر قسەکان و دیارە بەڵگە زۆرن و بینراوە پێشتر WNRT هەوڵی دا و پێشتر بە دوواداچوونی بۆ ئەم بابەتە کردووە پەنا لە هەولێرەوە لەگەڵماندا سڵاو لێ بێفەرموو ئەم کاتەوەش زۆر سپاس دەکەین پەنا خان سپاس بۆ تۆش دەستخۆشی و تۆرە جوانت لێ زۆر سپاس دەکەین فەرموو برام بەنسبەت ئەو خەڵکەوە خوا ئاگای لێ خۆم شەخسی خۆم نەخۆشی ڕەبوومە سەعات دوی شەو چوومەتە تەواریەکە دوو تەواریم کردەوە منەڵێ بچۆ لە شارە عەتڵبا بیکڕە من ئەگەر شارە عەتڵبا هەبێ بۆ چێچمە تەواری ئەو بەخاخانە کە حکومەت دایئەنا بۆ نەخۆش داینا ئەوانە چن ئەیفرۆشنەوە بە سەیدەلەکان بە 8,000 فەقیر پێی ناکردرێ پێی ناکردێ عیادە ئەچیتە عیادە 35,000 35,000 لە 15 سۆنەرە باقی عیادەکە ئەگەر سۆنەرەکە نەکەی ئەدەمەوە یەکسەر سۆنەرەکە شێبووەکە یعنی بزانە ئەو خەڵکە لە چ وەزعێکایە من لە ڕێ کەناڵەکە داوا لە حکومەت یێرەمەکە بۆچونی بۆ ئەو خەڵکە بکە با بە فەقیر هەمووی دا ڕزا فەقیر مرد پێمانەڵێ ئەگەر عیلاجێکمان نەداتێ لەو سەیدەلای کڕی باشە نایکڕی خۆت بەرپرسیاری هەرچی لێ بێ ئەخ من هاتوومەتە لای تۆ نەخۆشم بۆ تۆ لێرە بەمنەڵی خۆت بەرپرسیاری بەچ حەقێک من بەرپرسیار مەڵێ لەو سەیدەلێکە خۆم پێتەڵێم بیکڕی سپاس بۆ پەناخان لە هەولێرەوە سەلاحەدین لە چەمچەماڵەوە سڵاو لێ بێ کاک سەلاحەدین فەرموو کاک شوانجان باش پیاوەتان باش ئێوارەت باش کاک سەلاحەدین کاک شوانجان وەڵام من بەنسبەت باری تەندروستی خۆمەوە خۆم کەسێکم نەخۆشی درێژخایەنم هەیە ڕۆژانە سێ دەزی ئەنسۆلین بەکارێنم کاتێککە ئەچمە خەستەخانەکان سەحاب ئەسرن جێکوە لە گرم بڕایت هەبێ ئەبێ بیکە مەسەلەکەی زبەکەەوە کە حکومەت ئەو بودجێ سەرفەکە
سەرەتا سنجێکی ئەدا پێمان زۆر زۆر مهم بوون و کورتەکان بوو کە بەکارمانێنا زۆر ئیسراحەت ناکرێت ئیسنەوە دەرزیەکە بڕۆکەوەریەکین ئەبێ ڕێک فەڕێ دێت من مەبەستم ئەوەیە ئەو بودجەیەک لە سەرف ئەکرێ با بدێتەوە ئەو سنجێکی سەسوورەکە خەڵکی زۆرمان هەیە لە سنوور چەمچاڵ نەخۆشی دێشخانی وەکو شەکرە کە خۆم شەکرەمەیە بڕوایی تایبێ ئەبێ ڕێک فەڕێ دێت ئەمجا پێمان گوناحەکە ئەو بودجەیە هەر هەیە و سەرفەکرێت با بدێتە شتێکی ئیسفادی لێ بکەین جا بۆیە داواکانم کاک شوانجیان لە ڕێی ئێوە گوێبیستی دەنگمان بن ئەو سرنجەمان بۆ بگۆڕن بیکەنەوە سەر سرنجە ئافقەکە کە پارتی بە 2000 لە بازار. سپاس بۆ کاک سەلاحەدین لەش ساغ هەمیشە شاخەوان لە کەڵەکچی وەسڵاو لێ بێ کاک شاخەوان. کاک شاخەوان لە کەڵەکچیەوە دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. سپاس دەکەین کاک شاخەوان. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس دەکەین کاک شاخەوان زۆر سپاس بۆ بەرنامەیە و دەمانەوێت حکوومەت یاریمە کوردستان محاسبەی ئەو عیادەکانە ئەو عیادەیە بەڕاستی نعنی هاوڵاتی فەقیرە ڕوو دەکات ئەو عیادەیە پێی ناکرێت ناکرێت دەرمان و پشتوە عیلاج وەرگێت لەبەر گرانی محاسبەی بکات. بەڵێ کاک شاخەوان زۆر سپاس بۆ بەنامەکەتان و هیوادارم سەرکەوتوو بن. زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شەهێن سەعید نووسیوێتی حکوومەت نایەوێت هیچ نەخۆشێک چارەسەر بکرێت ئەگەر دەڵێت وانییە با بڕوات لێپرسینەوە لە پزیشک و کلینکە پزیشکەکان بکات چ لە ڕووی خزمەتەوە چ لە ڕووی نرخەوە سنووریان بۆ دابنێت یان ئەمانەش وەک شتەکانی کە پارەکەی بۆ گیرفانی خۆیانە. ژیرە ئەحمەد نووسیوێتی من دەڵێم بۆچی لە نەخۆشخانەکان هەندێک جار دەرمانەکان دەست ناکۆن بەڵام لە هەمان کاتدا ئەگەر بچین بۆ دەرمانخانەیەکی ئەهلی ئەوە دەستمان دەکەوێت. سربەست علی نووسیوێتی من دەڵێم دەبێت حکوومەت نرخ دیاری بکات بەڵام بۆ داینانێت ئایا دکتۆرەکانمان موچەیان کەمە؟ ئارام لەگەڵماندایە لە شەقڵاوە فەرموو کاگەرام. کاک ئارام لە شەقڵاوەوە بەڵێ پەیوەندەکەی ئامادە نیە لە سلێمانیەوە کاک سەردار لەگەڵماندایە فەرموو کاک سەردار. سڵاو لێ بێ کاک سەردار گوێمان لێتە. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس دەکەین. وەڵاهی من هیوادارم حکوومەتی هەرێم دەرداخەوە هەتا چێتە خانەکەن سەعدێ بۆ هەموو دکتۆرەکان دانێ بۆ عیادەکان سەعدێکی وهایان بۆ دانێ کە لە بەرژەوەندی هاوڵاتیانە بگونجێ بۆ ئەو کاتەی بڵێ بۆ فەقیر و هەژار بگونجێ و فەقیری وا هەیە زاری وهەیە فەقیرە ئەم بێت ناتوانێت عیادەیەکە ئەگەر تۆ عیادەکە هەر بڵێ سەر مێشە پێنج بەحسی بۆ نووسێکە هیچی پەیوەندیشی بۆ نەخۆشیەوە نیە هیوادارم ئەو حکوومەت سەعدێکی وها دانێ بۆ عیادەکان کە نەتوانن سەرپێچی بکەن ئەگەر هاتوو سەرپێچیان کرد عیادەکانە پێداخە بۆ ماوەی مانگێ بۆ ماوەی 2 مانگ هەروەها نرخی دەرمانەکانیش لە سەیدەلیەکانە سەعرێکی بۆ دانێت چونکە ئەشکە سەیدەلیەک سەعرەکە ئەشکە سەیدەلیەکی کە سەعرەکە هیوادارم ئەو سەعرە دانێت و هیچ کەسە نەتوانێت یعنی بە سەرپێچی بکات لە هینەوە ئەگەر سەرپێچی کرد سزایەکی وهای بە کەجارێکی کە نەتوانێت بشت بەگران خۆشە بە هاوڵاتیان دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم و سەرکەوتووی. زۆر سپاس دەکەین کاک سەردار هەر لە سلێمانیەوە کاک پێشەوە لەگەڵماندایە فەرموو کاک پێشەوە. ئەم کاتت باش کاک شوانگە. زۆر سپاس دەکەین کاک پێشەوە. دەستخۆشی و بەرنامەیە لێ یەکەم. سپاس دەکەین. کاکشان بەنسبەت تەوەری بەرنامەکەەوە بەڕاستی پێویستە ڕقابەتی باشە بێت لەلایەن حکوومەتەوە کە چاودێری ئەو مەسەلەی تەندروستی چونکە مەسەلەی تەندروستی پەیوەندێکی ڕاستەوخۆی هەیە بە ژیانی ڕۆژانەی خەڵکی هەرێمی کوردستانەوە بە حەقەت پێویستە خاڵەسنوورەکان بۆ ئەوی کەس چۆنەڵی یعنی دەرزی مەسەرەن دا و دەرمان بە شێوەیەکی باش بگەێنرێتە هەرێمی کوردستان و لە خزمەت هاوڵاتیان نابێ. ئەنجا لەگەڵ ئەوەشا کاکشوان بەنسبەت مەسەلەی گشتی خراپەوە لێپشتینەوە نییە بێ یاساییە ئەگەر مەسەلەن بێ یاسایی نەبێ یعنی کەس ناتوانێت شتێک خراپێنێتە هەرێمی کوردستانەوە و کەسمان نەبینێت تا ئێستا دادگایی بکرد لەسەرەوەی کە چەندین مەرهەمی خراپی هێناوەتە هەرێمی کوردستانەوە. دەستخۆشی بەرنامەکە لەکەم و زۆر سپاس. سپاس بۆ کاک پێشەوە لە سلێمانی لە بەردەڕەشەوە کاک بەشیر لەگەڵماندایە فەرموو کاک بەشیر. ئێوارە باش کاک شوان باشی. زۆر سپاس دەکەین ئێوارەت باش کاک بەشیر فەرموو. سەبارەت بەم دکتۆرانەی ئەمڕۆ لە کوردستان کار دەکەن بەڕاستیان
استقلال کردووە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ ئەم دکتۆرانەی کە لە کوردستان کار دەکەن 4 قاتن لەگەڵ بەغدا و مووسڵ نرخەکان ئەوەش دەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی ئەرکی وەزارەتی تەندروستی چونکە وەزارەتی تەندروستی وەک ئەرکی سەرشانی دەتوانێت ڕۆلی خۆی ببینیت لەم نرخە گرانانە دکتۆر دەرمانی بەکەی بخۆی دەفرۆشیت خۆیان نرخی دەرمان بەرز دەکەن خەڵکانێک هەن ئێستا لە ماڵ کەوتون ناتوانن بچن بۆ دکتۆر ئەوەش بەڕاستی یعنی خوا قبول ناکات پێداچووناوەک لەسەر ئەو دکتۆرانە بکەن ئەوانەی لە عەرب و لە مووسڵ لە بەغدا هاتوونە ئێستا لە کوردستان بە کەیفی خۆ ڕۆلی خۆیان دەبینن بەڕاستی پێویستە ئەوەندە مەجالیان نەدرێت سپاسی بەرنامەکە زۆر سپاس بۆ کاک بەشیر دیار لە گەرمیانەوە سڵاو لێ بێ کاک دیار فەرموو ئەم کاتێ باس کاک شووە هەموو کاتێکت کاک دیار دەستخۆشی بەرنامەکەت لێکەم سپاس دەکەین کاک دیار فەرموو بەڵێ وڵی کاک شووە سەربار بەو نرخانە یعنی پزیشکان هیچ دەمیدێکیان نییە یعنی کاکەی حکوومەت ئاوڕێ لەم ئەزارانە ناداتەوە کاکەی بەڵێ سپاس بۆ کاک دیار لە گەرمیانەوە نارین علی لە سەرۆری کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی من پێم وایە ئەم سیستمە کۆنا و خزمەت بە خەڵک ناکات پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان سیستمێکی بۆ دابنێت کە لەلایەن کەسانی پسپۆرەوە دابڕێژرێت و کاری لەسەر بکات و چاودێر بێت بەسەریەوە بەڕێزان وشانێک و بەردەوامی لەگەڵتان دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان ڕێیان لە هەولێرەوە سڵاو لەبێ کاک ڕێیان فەرموو هەموو کاتێکت باش فەرموو بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم سپاس دەکەین ڕێیان خانم بەڕێزم من بەنسبەت خۆم ئەو قساکەم داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی سنوورێک بۆ ئەو دکتۆرانە دابنێ من بە خۆم نزیکەی 6 مانگ نەخۆشی دکتۆرێک بووم دکتۆرێکی نیسایی هەستام هاتوچۆم کرد نزیکەی وازام 4 ملیۆن و نیوی بە مندانە لە پاش ئەوە لەسەر یەک دەرزیەک کە نازانم بە سعاتێک بوو 2 ساعات بوو چەندێک تاخیر لێمدا بوو چوومەتەوە لای بە مناڵێ دەبێت سەر لە نوێ دەست پێ بکەیتەوە ئێوتم بۆ من چیم هەتاوەکمێ 4-5 ملیۆن دیسان بدەمەوە دەڵێت بە یەک سعاتێک کە دەرزەکە تاخیر کردووە دەبێت سەر لە نوێ دەست بکەیتەوە چه عیلاجێکم بۆ نووسیوتەوە دێ و عیلاجانە بەکاربێنیتەوە و حەقا کوای چێ بەرپرسیارە لەو دکتۆرانە هەچ کەسە سەر بەخۆیە هەموو شتێک بۆتە توجارەت هەمووشیان حکوومەتی هەرێمی کوردستان باش دەزانێت کە شتێک زەرەری خەڵکە شتێک قانجازی خەڵکە ئەو کە لە قانجازی کووردا بێ قەت بۆ کورد ناهێنرێ ئەو کە سپاس بۆ پەیوەندەکەت ڕێیان خان ئارام لە ئاکرێەوە سڵاو لێ بێ کاک ئارام فەرموو مرحبا کاک شوان باشی برا زۆر سپاس دەکەین کاک ئارام فەرموو خۆڵچینە باشی برا سپاس دەکەم کاک ئارام والله بورە تەوەرەگە لەسەر دکتۆرەکان هەبەتە من تەوەرەگە لەسەر مۆزۆی پێشمەرگەیە زۆر بە کورتی کاک ئارام سپاس دەکەین خۆشی لێ دەگەم بەڕاستی وڵا ئێمە پێشمەرگەینە سەر بە فەرماندەی ژینگێ وەنە ئەوە چەندێکێک و بێقەرعەردەوە پێشکەشی مەگەم بەڵێ ئەوە چەندێکە ینی یادی بێژنەما ئەو ڕوونەسبە ینی زۆر ئەم بێزۆر بووینە ئەوەکو ئینتخابی دەست پێ کردیە وێژە مەسەلەکان تێنەوە بێژنە ینی چ خزمەتی هەنە بۆ چی بکەین چی دەکەین کاگەمەری بوومە چی دەکەین ینی ئەوە چەند ساڵە ئەمە پێشمەرگێنە خزمەتی هەیە بۆ قەتعازمان تەوزیعمەکە لە بەلەدیای ئاکرێ بله جامعه وکی کانال ایرانی کانال کی فقیر هجرانه دنگی خوب کانال ایوان را بگیریم سپاس با پیوندەکەت کاک ئارام سعد لە قەسرۆکەوە فەرموو کاک سعد ئەم کاتەوە باش کاک شوان زۆر سپاس دەکەین کاک سعد ڕاستی دەستێکی از دەستخوشێل لە هەموو دکتۆرەکانجی بکەم بەس بڕاستی بلا ئەوژی هاریکار بن گەل هەمی خەڵکی بلا بەهای تشت خوب بلا ئەرزاقن وەکی عیادا و صیدەلیە يعني براسي هر عيادك وهر صيدلك بهاي كسر يعني وكي دكانت بسكت علقانه
أبد اختار صيدلي أنا بيتنا هاي همي بريزة كبيتن هم خلقنا هم سردان لكن هم خلقنا همنا خوشن يقدر مش حكومة هرمة كردستان سيفيت كان شارك بوفان دكتورة من تبع بوفان صيدلية ومن رحنا جاكوس شوان لا كنترول هوا بلا فرمو كاك شوان بخدا دوس سري جاري من تلفون كرده سنرا كرده كنترول يعني بجارة سيم كم أجر كيش فيها بيتن عم خدا بلا ایک جور دیو کم جرت اول راست کرد بعد شم مدیکه زی تلفنت نارا که حاضر جاسی جابو کنترل نکم نارا انا الگرن تلفنت من سبب که تشتكي عمن قصي جوان ما كم لا توارك كذا تشتكي بيتنا لا نوانيه كاغ سعد سپاس بو پيوندك ديار جناب روزانه پيونديت كردو پيوندكان ورگيراون هندێک جار ڕەنگە پەیوەندی بەوە هەبێ کە ژمارەکە هەڵەبێ یان ژماری بەرنامەکە نەبێ یان ئەوەیە کە لۆدێکی لەسەرە کەسێک قسە کە ئێمە ناتوانین جەنابەت بهێڵینەوە بۆی چاوەڕێ بکەی و کەسە قسە بکات دواتر تۆ قسە بکەی. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ بەڕێزان ئیدریس لە هەولێرەوە فەرموو کاک ئیدریس. السلام عليكم. زۆر سپاس دەکەین کاک ئیدریس. بله. السلام عليكم. عليكم السلام کاک ئیدریس گوێمان لێتە فەرموو. بله بنکەی ئەمن ئەوە بەری 15 ڕۆژە ئەوسا چوومە بنکەی هەولێر بۆ دەست نیشانکردنی نەخۆشیە بۆ ئیشاعە. بەڵێ. ئەمە چۆم دانامە لە ناو جیهازەکەیدا تقریبا مدە ڕبع سەدەگە 20 دقیقا ئەمن ئینۆمەتر جارەکادی بۆ من گوتی شەرەکەکی دادانیەتەدا درستی بوده اشاعه در که برای گفت بوما 180,000 یا ما گفته بلا گفت از این آمده جوره گفت من داوود شرکتی دانیم دا تقاوتی واضح ببیتن اشاعات بوده دانیم گفته بلا شرکت دانا جوره گفت از داخل جهاز رنینی کرمه و تقریبا 10 دقیقه اسمام از این آمده وقتی شاید من در کفتین گوتی 250,000 مادام عالم لا وچی ت سپاس بۆ کاک ئیدریس شوان لە قەڵاتزێەوە فەرموو کاک شوان بەداخە پەیوەندەکەی بچرا لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک زمنا کۆساڵح نووسیوێتی سەبارەت بە ڕەوشی مامۆستا و لقی یەکێتی مامۆستایانی سلێمانی و گەندەڵیان تکام وایە تەورێک لەسەر ئەوە بێت چونکە ژووری سەرۆکی لق لە جیاتی ئەوەی کە بۆ خەمی مامۆستا بێت بۆ کۆمەڵێک هاوڕێ و برادرانە و لە خەمی کێشەکاندا نییە. ئەردەڵان عوسمان جاف نووسیوێتی نە حکوومەت نە پزیشکەکان هەستی لێپرسیاوەتیان نییە هەست بە معانەتی خەڵکی هێژار ناکەن دەچیتە لای دکتۆر دەڵێت وەرە بۆ عیادەکەم بەوە نەپارەت بۆ دەکەم بەڵام لە نەخۆشخانەکاندا چەندین مانگ نەخۆش دوا دەخەن بۆ ئەوەی ناچار بێت بچێت بۆ عیادەکان لەگەڵ ڕێزم خۆزگە دکتۆر بووینایە بە مانای دکتۆری یاخود دکتۆر بوونایە بە مانای دکتۆری بۆ مانایە. سۆران خەباتی وا بۆ تەورەکە دەچێت کە دەڵێت پێم وابێت لە کوردستان نرخی دا و دەرمان لە ئەستۆی حکوومەت نییە چونکە پزیشکەکان خۆیان نرخ زیاد دەکەن و گریمان حکوومەت خۆشی نرخیشی دیاری کرد بەڵام ئەو نرخە کاتیە و پزیشکەکان دەیگۆڕن ئەم نرخە. محمود لە کەفریەوە لەگەڵماندایە فەرموو کاک محمود. زۆر سپاس دەکەین کاک محمود. دەستخۆشی بەناوەکەتان لێرە. سپاس دەکەین کاک محمود. زۆر سپاس دەکەین فەرموو بەڵێ. وڵی بۆ ئەم بابەتە ڕاستی ماوەی 21 ڕۆژ عملیان کردووە لە شاری کەسیە تا ئێستا تقریبا عملیاتی جووی لە بۆ لویز سێ تەقڵی تیا بوو هەفتەی جارێ تەقڵەکەیان دەرەکرد ئەڵێ بۆیە هەموو تەقڵەکان بە یەکەوە دەرناکەن ئەڵێ چوو بناڕێ بەلای دکتۆری ئینەکەی خۆت ئەوەی بابەتەی خۆت ئەوە عملیاتی بەرکردەوە ئەڵێم بۆ بڕۆم بەلای ئەڵێ بڕۆ بورە پارە سەرفە و بوەتێ بەلای ئێمە بەڕاستی ئەمە قسەی کارمەندەکانی نەخۆشخانەی کەسیەکەوە بە ئەو شێوەیە جواب ئینسان دەنەوە بەڕاستی ئەلاتان ئەڕێ بەلای دکتۆرێک ئەتەوێت چارەسەری خۆت بکەیت حەسەن. سپاس بۆ کاک محمود کارزان لەگەڵماندایە فەرموو کاک کارزان. ئەم کاتە باش کاشوان. زۆر سپاس دەکەین کاک کارزان فەرموو. باش کاشوان گیان. زۆر سپاس دەکەین کاک کارزان لە دەستخۆشیتان لێ دەکەم بۆم تەوەرە جوانە بەڕاستی ینی کەکان
هیچ حکوومەت یەکشی نەکردووە بەڕاستی ینی کە هیچ ڕێکخستنێکی نەکردووە چونکە بەڕاستی ئەمە ینی ئەگەر بێت و سعرێکی دیاریکراوی بۆ دابنێتن هیچێکی باش دەبێت چونکە هەندێک کەس هەیە بەڕاستی ینی توانای ئەوەی نییە بیتاقا بە 30,000 دینار بچێتە ژوورەوە دوایەوەش هەندێک فەحسی بەسیطی بۆ دەکات فەحسی بە 30,000 بە 25,000 بە هەتا بە 40,000 هەبووە يعني ليرة داوا الحكومة دكين كسعري دياري كراو و شارك بم سعرانا بخشيتو اگه لم كلينيك انا هبه ودوباره سپاسانه كمو دست خوشتان لدكم سپاس بو کاکارزان برزان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک پزیشکێک بە ناوی حەمید زەڵمیەوە نووسویەتی ئەوەندەی من وەک پزیشکێک ئاگادار بم نرخی کلینیکەکان دیاریکراوە بۆ نمونە پزیشکی شارەزا 10,000 پزیشکی هەڵگری بڕوانامەی بۆرد 15,000 و یاریدەدەری پرۆفیسۆر 20,000 ئەوەی کە هەیە لە هەولێر هەندێک کلینیکە زۆربەیان بەیانین ئەگەر نەڵێم هەمویان 40,000 و 50,000 وەردەگرن ئەمە ئەرکی حکوومەتە کە چاودێری ئەو نرخانە بکات دواتر ئەم نرخانە بە بەراورد بە وڵاتانی دراوسێ کەمتر هەن وە زیاتر نین ماوەتەوە بڵێم ئەوە ئەرکی حکوومەتە کە تەندروستی هەرزان بۆ هاوڵاتیان دابین کات نەک ئێمەی پیشەوەر بە کورتی بۆ چاکردنی ئەم بارودۆخە پێویستە ڕیفۆرمی سیستمی تەندروستی بکرێت و کەرتی گشتی لە تایبەت جیا بکرێتەوە. زانا لە کەرکووکەوە لەگەڵماندایە فەرموو کاک زانا. ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین کاک زانا فەرموو. فەرموو کاک سپاسی دەرناوەکان لێکم. زۆر سپاس دەکەین. سوال وڵی لەسەر دکتۆرەکان من بە بەڵگەل لامە خەڵک ئەڕوان خەڵقانە دەرمانەکە وەرەک دێ دکتۆرەکان نێرێ ئەلێبی بۆ فڵان عەیادە. بەڵێ. ئەلێبی بۆ فڵان عەیادە کوا حکومەت حکومەت چێیە؟ ئەلە قەویە حکومەتان نییە. هەر عێراق حکومەت نەکەرکو. بەقورعان بەتاوی خۆمە مراقبەی ئافرەتی ئەینێرێ تاریخی پێتاریخی پڕەکە لە مەختەرەکە پڕێکای بۆ عەیادەکە بە بەڵگەوە لامە. بەڵێ. حەزەکەی وەرە وەڵە خۆم ئەدەم وەلای ڕێگاشی لەبێ لەگەڵ شاقساکەی کابرا لە دەری نایە ومنە هەیە معاشرم کەمە دەستخۆشی دەکەم زۆر سپاس زۆر سپاس بۆ کاک زانا لە کەرکووکەوە محەممەد لە هەولێر لەگەڵماندای فەرموو کاک محەممەد کاتت باش هەموو کاتێکت باش کاک محەممەد فەرموو دەستخۆشی زۆر تەڕێ دەکەنەوە بەرنامەیە کە بەڕاستی شەشی زۆر چاکە خەڵک بە گشتی ڕێی خۆی دەردەبڕێت بەڵێ فەرموو ئەم پێشنیارێکم بەنسبەت خەستەخانەکانی هەولێرێ جمهوری و ڕزگاری دکتۆرەکانی ئیستیشاری دکتۆری زۆر چاکن زۆر ینی اخصائینە خەڵکی زۆر خزمەت دەکەن بەس هەرە مشکلە گەورەکە ئەوەیە کە دەچی بۆ سەیدەری دەرمان نییە بەڵێ یعنی یەک بۆ خۆمێستا من ڕۆژەکە چوم لەگەڵ کەسێکی خۆم دکتۆر فاحسی کردو پتاقەی دایە و بۆتی بۆ لە سەیدەری دەرمان کە چوی بۆ سەیدەری دەرمان نییە ادرم كاش سيد تو بوشتان اجتماع دام يعني براستي يعني همو ساعتين درمان لا يعني يعني دما يبزاي حكومه زاويه بسلام ما تو بو درمان ني لسيد الكاني رزقاري الجمهوري بوني يعني لقى رئيس الوزراء تو همو كاربدست زو سپاس بو كاك محمد ايوب له هلبجو فرمو كاك ايوب يوارد خوشيتان ليكام براسي من هاولاتيه هاولاتي شيء پێشنیارم یا قسەکردنم لەسەر پزیشک لە هەڵەبجەی شەیی بەڕاستی من وەکو خۆم زۆر شتم بینیوە لە هەڵەبجا پزیشک ئەمێرن بۆ هەڵەبجەی شەیی زۆر بە جوانی خۆیان فێرەکەن لە خەستەخانە حکوومیەکان ئەیان بینیت زۆر بەسەر ئەو خەوتەوە وەکو فیتەرێک ڕێزمەیە حورمەتمەیە بۆ هەموو دکتۆرێک وەکو فیتەرێک هەڵسو کەوتەکەن لەگەڵ ئەو خەڵکەیە تاکو ئەوەی کە خۆیان فێرەکەن كخويا كيف أرون حياتي ثانيا حياتي شيء كمان ثانيا ورقيت أقرن ب20,000 ب22,000 من دعوة لو دكتور أنا كشون لجدتي خلقة أو أخوان كذا تنقصوا خلقة تواتر شايل لو فقير خلقة رصه تجد كفقير يعني يواريت يخون شايل لو خلقة ديتو أخوان بتشتوى بزعل أنت بس خلقه في سپاس بۆ کاک ئەیوب سیروان لە ئاکرێ و لەگەڵماندایە فەرموو کاک سیروان ئەم کاتە باش هەموو کاتێکت کاک سیروان فەرموو بەڵێ من وەک هاوڵاتیە کە ڕەخنەی تۆ ئاڕاستەی دکتۆراکان دەکەم لە بەڕاستی نرخیان زۆر بەرزە و
من دکتۆراکان بە گەنداترین کەس لە کومارگا دادەنرێن کە حکوومەتیش بەرامبەر ئەوان بێدەنگە و کەواتە حکوومەتیش لەگەڵ ئەو گەنداریەدایە و نمونە لە ئۆکەیەکە کە لە کومارگایە کە پەیدانی کومارگایەکی تو پزیشکی لە گوڵان کە پلێتیان بە 15000 منار 15000 ئەشعاع 10000 ئەرزانترین حەزکەبوو نەخۆشێک دەکرێت بە 15000 کە تا دەگاتە 600,000 و حکوومەتیش لەگەڵ ئەو گەنداریەدا چونکە بەڕاستی بەرپرسی حکومی لە کەرتی تەندروستی تێواگەڵاون و زۆر سوپاسیش بۆیەوە. زۆر سپاس بۆ کاک سیروان. ئازاد لە زاخۆ لەگەڵماندا فەرموو کاک ئازاد. ئێوەرەت باش کاک ئازاد فەرموو. أصدقين أص كوارتي دكتورة قلا قران بس ما قلا مشكلة هذا مش شيء مفهوم كل سنة إذا مثلا دكتورة. مثلا دكتورة عبد الموتين دغري من عبد المانع قلا قران عبد المانع عبد المانع خرجت بره خبي عبد المانع لا درمان عبد المانع جيش حتى باراستيمول هذا جيشن عشرين المفرجين هذا الشيء كان لا درمان كل سنة هذا تاجر الحكمة ما هنا حكمة أنا بالتاجر تواجد كل مسؤولة كل دكتور سكر مش الزبائن والله دي درمان عبد المانع حنيك بين بوحيدة كنا بما كنا ينبو أسبوع كنا هذا مش لا نظنا هذي درا ما راح نجي أبو كاك أبي عوني ضرب سلاقي شنقار بيجد قران تزوير كري ما تاخذ قران تزوير نكره قران ندا صلاة ده صلاة ده سوان ده أنا أبي تزوير الكلام أو تزوير كم ديارة بيسبيجد أو زمان يقول يا أخي تزوير كتير كري قران مش تزوير قران نكت. بەڵە سپاس بۆ کاک ئازاد. سۆز ئەحسان نووسویەتی بەڕای من لە کوردستان مرۆڤ وەک مشکی تاقیگە مامەڵەی لەگەڵ دەکرێت و هەرچی دا و دەرمان هەیە پێی تاقی دەکەنەوە جا نەخۆش چی لێ دێت گرنگ نییە گرنگ گیرفانی دکتۆر و ئەو بازرگانانان کە پشکێک لە بەشەکە یاخود پشکێک لەو بەشە قازانجیان بۆ حکوومەتە. سارا لە هەولێرە وەسڵاو لێ بێ سارا خان فەرموو. زۆر سپاس دەکەین سارا خان. بەنسبەت بەرنامەکەوانێ دەمەوێت لەسەر تەوەری بەرنامەکە نەڕۆم بەڵام هەندێک هینم هەیە لەسەر کەناڵەکەتان. فەرموو سارا خان. داواکارم لە ڕێو کەناڵی NRT وانێ ئەوەی کە گوێ لە دەنگمە هیچ کەسە ڕخنە لە کەناڵی NRT و NRT2 نەگرێ لەبەرەوەی کەناڵی NRT سندوقی سکاڵایە چونکە کەناڵی NRT لە چا حکومەتا دوێنێ کراوەتەوانێ ئەوەی دەنگمان بە کەناڵی NRT ئەگا ئەوەی کەناڵی NRT سوودی بۆ خەڵک هەبووە تا ئێستا حکومەت ئەو شتەی نەکردووە. سپاس دەکەین سارا خان بەڵام پێم وایە ئەگەر ڕێگە بدەین خەڵک ڕەخنە بگرێەوە زۆر باشترە بێ لەبەرەوەی هەموو کەم کورتەکان هەست بێ دەکرێت ئەو کاتە بەڵام ئەگەر ڕێگە نەدەین ئەوە شتێک ئەو کاتە ئازادیش نابێ بۆ ئێوە. ئەتوانی کاتی زیاترم دەیتێ؟ ئەگەر قسەکانت تەواو نەکرد بێگومان فەرموو سارا خان. بەڕێزەکەم مەقصدم ئەوەیە ئێمە چۆن ساڵە حکوومەتێکمان هەیە تا ئێستا حکوومەتێک من کە خۆم هاوڵاتیەکی کوردم تا ئێستا نەمدیوە تا ئێستا نەمتوانێت سکاڵای خۆمی لەلا بکەم یعنی لە ڕێی کەناڵێکەوە کە سکاڵای خۆم بکەم داخی دڵی خۆم باس بکەم ژیانی خۆم باس بکەم بۆ ڕخنە لەو کەناڵە بگرم ئەوەی کە ڕخنە لە کەناڵی تۆ گری باچێ لە شوێنێکا ڕخنە لە حکوومەت بگرێ بۆ لە کەناڵی تۆ لەبەرەوەی کەناڵەکەی جەنابتان دڵی هاوڵاتیە خۆشەکەن بێلایەنە یعنی ئیلا بێلایەنێکی لە پشتەوە بێ بەڕاستی من ئەوەندە ئەڵێم وا حەقا حەقیشی خۆشەوێ ئێوەش کە حەقەکان ئەڵێن خەڵکانێکی بەلایەنەوە پێیان ناخۆشە ئەگەر حەقیش خواتانگرێ. زۆر سپاس دەکەین سارا خان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ قسەکانت بەڵام لەگەڵ ئەوەشدا پێمان وایە بەڕەخنەوە کەناڵەکە جوانترە بێ. باوکی ڕێبین لە سلێمانی سڵاو لێ بێ باوکی ڕێبین فەرموو کە دوا پەیوەندیمانە. زۆر سپاس دەکەین باوکی ڕێبین. کاکشوان بەنسبەت لەو کلێنەکەکانی ئەوارانەوە بەڵێ ئەوەی کە نووسراوە مەسەلەن لە 150 دەرمان هاوڵاتی هەر لە 150شی بۆ حکوومەت خۆی هەیە بعضێک دەرمان هەیە وەکو پلابێکس و ئەو شتانە کە گرانن دەرەوە بە 90,000 لەوێش جاران بە 35,000 یانایەتی ئێستا وایان لێ کردووە گرانتیان کردو لە کلێنەکەکان ئەڵێ کتابێک گاتووە ئەوەی لە 150 زیاتر بێ حکوومەت ناتوانێت بۆ خۆی سەرفیکە ئەبێ وڵاتی خۆی پارەکە بە. اینجا من داوایکم لە وەزیری تەندروستی ئەوەیە کە چاک بخشێنێتەوە بۆ فەرمانەی کە دەریان کردووە هاوڵاتی فەقیرە نیەتی یعنی پاکەتێک حەب بکڕێ بە 90,000 یا 100,000 یا 150,000 ئەوان بە حسابی ئەرمەتی فەقیر ڕۆژاران کەچی دوایی دێشی پەشیمانە بنەوە. بەڵە سپاس بۆ باوکی ڕێبین لە سلێمانیەوە کە دوا پەیوەندیمان بۆ بەڕێزان تا سپێن لە شاد و بەختەوەر بن.
و کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشکەش پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پاتێکی علاقاتەکە بەراسیان